ئەم تۆفانە چیە جەناب بۆمان باسەکەی. زۆر سپاس کاک بێستون مەبەستم لە تۆفانەوەیە کە ئەگەر ئەو هەلومەرجە ئێستا هاتۆتە پێشەوە لە نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکان بە ناوی گفتوگۆ نەگەڵانوسان بە ناوی گفتوگۆی ناڕاستەوە بەڵێ ناڕاستەوخۆ کە پاکستانیەکان ڕێکیان خستووە بە نەزەری من ئەکرێ بڵێم لە 145 چانسی دیالۆگێ ئێستا و لە 155 چانسی شەڕ. بۆچی لە کاتێکا کە گفتوگۆ و دیالۆگیان لە نێوانایە هێشتا نەجەنگ وەستاوە و ئەمڕۆ لە دوێنێەوە ینی با بڵم لە ماوەی 40 ساعتی ڕابردووە گەورەترین هێرشی هەفتەی ڕابردوو کراوەتە سەر ئێران هەم ئیسرائیل هەم ئەمریکیەکان و لە زۆربەی شار و ناوەندە سەربازی و شوێنەی حەساس و گرنگەکانیان داوە کەواتە مانای وایە هێشتا چەمکی شەڕ زاڵە بەسەر چەمکی ئاشتی و دیالۆگە ئەوە بە شوێنی خۆی و لە بەرامبەر ئەوەیە ئێمە دوێنێ پێرەشە و ئەومان بینی کە ئەمریکیەکان 15 خاڵیان لە ڕێگای پاکستانیەکانەوە داوەتە ئێرانیەکان و ئێرانیەکان مەرحەلەی یەکەم خۆتان نەزانن مبالغەیان کرد کە دانووسانی و گفتوگۆنی و هیچ نییە دوایش وتیان بەڵێ هەندێشت هەیە دوایی وتیان جوابماناوەتەوە جوابەکانیشان لە ڕاستیە ئەو جوابانەی کە ئێران داوێتەوە و خودی عێراقچیش بانگەشەی بۆکە یعنی یەکێکیانەوەیە کە جارە مەرجەکانی ئەمریکا باسمان کرد کە لە ڕاستە ئەوە نەگفتوگۆیە نەدانووسانە ینی هاوەهنگگیە هیچ ئەوە جگەلەوەی لایحەیەک 15 خاڵی پێشەش کردووە ئەڵێ ئەمانەوێ و ئەمانە لە ڕاستە هیچ مەرجێکی دیتیانە جگە لە سازش بۆ ئێرانیەکان بۆیە ئێرانیەکان زوو ئەمان ڕەت کردەوەەوە لە بەرامبەر ئەداوایان کردو ینی جگەلەوەی کە داوای ڕاگررتنی شەڕ و دووبارە نەبوونەوەی شەڕ و کوشتنی سەرکردەکانیان کردووە ئەوە خاڵێکی تەبیعە بەڵام لەوانەی ترە مثلەن لە شوێنێکە داوای کۆتایی هاتنی جەنگ لەگەڵ پرۆکسیەکانیانەکەن کە مەسەلەن حیزب الله و حەشد شابیەوانە بەشێک بن لە پرۆسەکە لە کاتێکە ئەوە کارێکی زۆر قورسە دوایەوە ئێرانیەکان داوای چیەکەن داوای ئەوەکەن کە خاوەنددارەتی گەر و هورمز بە ڕسمی لەلایەن ئەمریکەکانەوە پیان دانیان پیان بندرێ کە لە کاتێکا گەرمی هورمزی خۆیانە بەڵام ترام نەیشادوێتەوە ئەمڕۆژ و دوێنێش و پێرێش ئەوتی یەکەم جار وتی لەگەڵ ئاەتوڵایەک بڕێوەی بەم دوای ئەمڕۆڵەیەگە هورمزم نێنێ خۆم نەوتەکە دەست بەسەر نەوتی ئێران ناگرم ئەوە پێشتریش وتم نقطەی ئێستا هورمز نقطەیەکی حساسە و زۆر گرنگە بۆ ئەمریکیەکان کە ئەبێ لە هەر حاڵدا ئەگەر دانووسانیش بوو بە ڤێرژنی دووهەمی کۆماری ئیسلامی ئێرانیش ئەوان ئەگەر کۆنتترۆلی شینەکەن ئەبێ شەریک بن و جارێشکە و ئیمتیازە لە دەستخوان نادەن بۆی ئەلەمان ئێرانیەکان پارادۆکسیانەیە لەگەڵ ئەو بۆچونە لێ شوێنێکی تررا ئەمڕۆ دیسان عێراقچی و توێتی کە ئێمە ڕازی نین بەو خاڵی کە ئەمریکاڵێ سیستەمی موشکی هەڵوەشێنەوە و مثلەن لە 1000 کیلومتر زیاتر نەڕوە یان 1900 کیلومتر زیاتر نەڕوە ئێمە ئەمە پابند نابین بەوە لە بەرامبەریشا ئەڵێ ئێمە بە هیچ شێوێک دەست هەڵ ناگرین لە پیتانی یۆرانیۆم بۆ هەمیشەی ئەوەی کە ئەوانەیە زۆر باشە لە ڕاستیان نەکەرەوەش ڕەنگە ئێرانیەکان داوا بکەن کە گفتوگۆکانیشان بگوێزنەوە بۆ عمان بۆ جارێشکە بۆ منشینی عمان و ئەم درێژکردنەوەی دۆناڵد ترامپیش دیار بوو کە یەکێکیان چانسی زۆرتردا بە ئێرانیەکان بۆی مەرجەکانی واشنگتۆن قبولکەن و لە هەمان کاتیشە ئیسرائیلەکانیش لەسەر خەت ڕاگرن ئەو توندی و ئەو ناڕزایەتی هەیەە لانی کەم لەم بدەتەیە هێرشەکانیان بەردەوامکەن و لە هەمان کاتە کەنداویەکانیش بەڕاستی ئەوەی کە ئێرانیش لە دیارەمە بەسی ئیماراتە بەنیازن بێنە پاڵ شەڕەکە قالیباف ئەوانیش مەسەلەن بتوانن بە هەمویان ڕێگا چارەیەک بدۆزنەوە کە ئەوەی کە باسم کرد لە شکستی پرۆسی دانووسان و دیالۆگەکانە تۆفانێک دروست نەبێت چونکە ئەمانە هەمووی تەوزیع ئەمانە هەمووی ڕاستە کە ئەمریکا ئەیەوێ سازشێک بە ئێرانیەکان بکە و بە جۆرە مەرجەکانی خۆیان سەپێنە بەڵام بەدیلی دووهەمی ئەوەیە کە لەلایەکەوە ئەو هێزی مارێنز و هەموو ئیمکاناتی سەرف کردووە هێشتا وەکوتم کارتی دووهەمی بریتە لەوەی کە دیسانەوە هێرش بکاتە سەر مەسەن ئەمڕۆ ئەکسێسیش نسوێتی جگە لە خارج باسی تۆمبی سۆڕۆ و کوبراوە مەسەلەن لارک و ئەوانەش دەکرێت کە لەگەڵەوەی کە ئێرانیەکانیش حازرایی زۆریان بۆ کردو بەڵام قسەکەوەیە ئەگەر پرۆسەی ئاشتی بەو شکڵی کە ئەمریکایەوێ حتمما سەر نەگرێ دیسانەوە ئەگەری هێرش و
مثلەن جەنگەکە بە شکڵێک فراوانە بێ کە ئیتر کاک بێستون مەسەلەی خارک و دابەزینی هێزی ئەمریکا بەو شکڵی خۆیانیانەوێ لەوە دەرەچێت کە ئێمە بین تەفسیری بۆ بکەین لەسەر مێزە بڵێن وزەی لێ و تەنها شوێنی نەوتەوە ئەوانە چونکە کاتێکە مارێزی و ئەو هەموو ئیمکاناتی کە یعنی بەرحاصل خارج ئەبێ ئەگەر ئەمریکەکان کۆنتترۆلی بکەن ئەبێ بە خاڵی وەرچەرخان بۆ ئەمریکەکان و ئەبێ ئێرانیەکان ملکەتی هەموو بڕیارەکان بن و ئەگەر ئەمریکەکان تیا بشکێن بەڕاستی ئیتر گەورەترین سەرکەوتنە بێ بۆ ئێرانیەکان بەڵام ئەوەی وازەحە کە ئێستا ئێرانیەکان لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە بە تایبەتی جارێک هێزێکی سوپای پاسدارانی زۆریان بۆ بردووە من ڕێژی زۆریان کردووە تەداریکاتی ئەسکەری و سەربازی زۆریان بۆ کردووە ئەوەی کە وازەحە تەنها ئەمریکەکان بەنیازن هێزی مارێنز ئابەزێنن یعنی وازە نییە دواتر چی ڕۆدا بەڵام لە حاڵەتێکە پرۆسەی دیالۆگی نێوانیان کۆتایی پێبێ ئەلتەرناتیڤی دووەم بەدیلی دووهەم شەڕ بێ یعنی شەڕەکە قۆناغی گەورەتر و ترسناکتر و تۆفانە بڕێکە ڕەنگە کوشتاری زۆریشی لێ بکەوێتەوە بە تایبەتی لەسەر دوورگەی خارەکە ڕاستە ئەوە دەلالەتە لەوەی کە هێشتا قسەی یەکەم ئەمریکیەکان ئەیکەن و نەک ئێرانیەکان کە بەداخەوە ئێرانیەکان هاوڕانیم لەگەڵ ئیجازە بە بەڵێ ئێرانیەکان بەداخەوە مبالەغە لە هەموو ئەم شتانایەکەن و تەنانەت ڕاستیەکەش ناڵێن بە خەڵک چوین مفاوەزاتمان کردووە دانووسانمان کردووە لە مەسەڵەن پاکستانیەکان بەشدار بوون هەموو ئەمانە لە خەڵکی تەنانەت خودی وڵاتەکەی خۆشیانەشانەوە دوای بە زۆر قسەکەوەیە کە لەم جەنگەیە هێشتا باڵ ئەمن ناڵم ئەمریکا براوەیە بەڵام باڵادەستی هێزەکە بەلای ئەمریکیەکانەوەیە و لەم پەیام درێژکردنەوەانەش کە ترامپ ئەیکا بەنیازی گفتوگۆ یا چارەسەر ڕووسەکان زۆر ناخۆشحاڵن پێی ڕووسەکان مەسەن ڕووسەکان دیسانەوە دوێنێ ئاگاداری ئیسرائیلەکانەکەن کە بەندەری قەزوینتان بردومان کردووە ئەوە لە ژێر هەژمون و هەیمەنەی ئێمەیە بەڵام ویستم ئەوە بڵێم ئێستا چیەکەن هەردووچیان مەسەلەن ئەمریکیەکان ئەڵێن ئاشتی لە ڕێگای هێزەوە ئێرانیەکانیش بە پێچەوانەوە ئەڵێن سڵح ئەز مەسیری مقاومەت هەردووکیان لە ڕاستیە ئەیانەیە بڵێن ئێمە مقاومەتمان هەیە و ئەتوانی ئەمریکیەکان ئەیانەیە بڵێن ئێمە کە چانسی کارتی دیالۆگ و مفاوەزات دەین بە ئێرانیەکان لەبەرەوەمانەوێ شەڕەکە لێرە کۆتایی ببێ بە مەرجەکانی خۆمان ئێرانیەکان ناڵێن ئێمە سەرکەوتوین ئێرانیەکان بوون ومانەوەی خۆیان بۆ مقاومەتی خۆیان بە سەرکەوتن نەزانن بەڵام قسەکەم ئەوەیە کە درێژکردنەوەی 5 ڕۆژ ناتوانێ بەم مەرجە قورسانەی واشنتۆن دایناوە لەسەر ئێرانیەکان کە هیچ هەلومەرجێکی بۆوانتیانێ هیچ هەناسەیەکی تیانە و ناتوان خەڵکی یعنی سوپای پاسداران و هێزەکانی سوپای پاسداران و حکوومەتی ئێسایران ناتوان قەناعەت بە خەڵکن بڵێن ئێمە لەم جەنگەیە بەم دەلیلانە توانیمانە بمانەوە بنازام سەرکەوتن بەدەست بدەین یعنی هەموو ئەو خاڵانی ئەو داینەوە تەنانەت وەکو پێشتر وتم کاتێ لە دانووسانەکانی دەورەی پێش و لە میرنشینی عمان مۆزوعی نە هورمزی تیا بوو نە خارکی تیا بوو نە ئەوەی کە خاوەنددارێتی لە هورمزەکە زۆر شتی لەمانەتیانە بوو ئێستا هەموو ئەمانەیە ناوەتە ناوە ئەم هەموو مەرجە ئەگەر لە هەر حاڵدا ئێرانیەکان ئەم مەرجانە قبولکەن ئەمە تحصیل حاصلە کە لە شەڕەکە دۆڕاون وەکو وەکریشوتی ئەمە کۆتایی جەنگەکە نییە ئەمە کۆتایی تەسلیمبوونی ڕژێمی ئێرانە و احتیمالی ئاڵگۆڕ لە فیگەری ناو ئێرانە و ئەمریکیەکان بەو تەجربەی کە ئێرانیەکان خۆشیان نەیزانن بەو تەجربانەی پێشوو لەم هەلومەرجەیە کە مەرجەکانی خۆیان ئەسەپێنن چەکی ناوەکی لە دەست دەرێن و موشکی بالیسی لە دەستێرن و قاعدەی دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوانی لە دەست دەرێن و گرۆی هورمزی لەگەڵ بەشەکەن و وزە ئیتر وردە چی لێ دێ هاوشێوەی سیناریۆکانی لیبیا عراقی سەدام حوسێن و سووریا دووبارە ئابێتەوە بۆیان خۆشیان ئەمازانن باشە ئێران چیە مێنێ ئەگەر ئێران هەموو ئەم شتانە لە دەستبا چیە مێنێ وزەی بەدەستەوە نەمێنێ مەسەلەن ساڵانە 200 میلیارد دلار داهاتێتی ئەی بەچی مەسەلەن ئەم دەوڵەتە بەڕێوە بچێەوە لە کاتێکە ئێستا ئێرانیەکان کاک بێستون جگە لەوانە زۆر تەرکیزیان لەسەرەوەیە کە مەسەلەن
گرفتیان لە ناو سوپایە بۆ دروست نەبێت کە ئەمریکەکان بە تایبەتی ترەمبەوەیە کە ترەمبەڵی پیاوی باش مەبەستی قاڵی بافا لەو سەرەوە قالك محترم وفاضله لەو سەرەوە وەحیدی و ئەوانە مەسەلەن تووڕا نیگەرانن هەندێک هەواڵش دزەی پێکرا بوو کە گوایە قاڵی باف لەگە سوپای پازاران تووشی بەرکەوتن بۆ پێم وایە ئەوەش چەنە حقیقەتی شتیابێ ئەمەش دیسان ڕاگەیاندنی ئەمریکیە کە ئەوێ کێشە دروستکە بۆیە کێشەی ئێران و ئەمریکا بە درێژکردنەوەی 5 ڕۆژ و 10 ڕۆژ هەل نابێ یانە بێ جەنگ یەک لای کاتەوە یانە بێ ئەمریکا ئەو مەرجە قورسانەی سەپاندوێتی سازشی بۆ بکە هەندێ سازش بکە تەنەزول بکە ئەو ینی ڕعایەتی داواکانی ئێرانیەکانیش بکە ینی ئاوا نەڕوا بە دانیشتەکە ینی بمبورە بەم شکڵ ئەوە نا ینی ئێوە قسەگە لەسەر مەسەن شەڕی ئەمریکا و ئێرانە ومن وتم الآن بم دليلانا مثلا أمريكا لجنگكات هاي استابراوية آخر شون مثلا توبلي أما حكاية دروس كردنا أبو كاكا كان زيادة ل10,000 يرش كراوة ولاني كم لسطا ترمبل لسطا هشتاونو توبلي لسطا حفتاي بنية عسكري أمولاتا تيخش كندراوة باید بە 100 ملیار دلار زەرری کردووە کە خۆیان ئەڵێن بە 20 ساڵێکە ئێران ناتوانێت ئەمانە دروستکاتەوە باشە ینی قسە فاکتەکانمان چی ئێمە لەسەر زمینی واقع چییە بینین مثلەن هێرشی گەورەی بەردەوام ئاسمانی ئێران لە ئیسرائیلەوە بەسەر سووریا عێراقا کۆنتترۆڵە تا ناودڵی تاران ئێمە سەرکەوتنی هێز نییە باشە لەگەڵەوەیە مەسەلەن ئەوە کوشتنی لە ڕابەری سەری هەڕەمەکەەوە تا خواری خوارەوە ئەمانە سەرکەوتن نیە لە جەنگا باشە و دوایەوە سەپاندنی ئەو هەموو مەرجانە بەسەر دەوڵەتێکە سەپاندن نیە هەمان مەرجیان بەسەر سەدام حوسێنان نەسەپاند و جێبەجیان کرد هەمان مەرجیان بەسەر معەمەر قەزافیانە لە یوگسلافی هەموو ئەو مەرجانیان نەسەپاند و جێبەجیان کرد ئەو دوایەوە ئێستا ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نتوانێت پرۆژێ ئەتۆمی ئێران لە ناوبەری و ئەو ئێرانە و پیتێنراوە نتوانێت بێ و ئەمانە ئیتر ئەم کاتە توانین بڵین وڵا ئەمریکا لەم شەڕیا دۆڕاوە عینی قسە باشە ئەم شەڕە کۆتایی نایە بە بێدابینکردنی ئەم مەرجانەی ئەمریکا بۆیە ئەمریکا براوەیە بۆیە ئەگەر ئەو مەرجانە دابینکران ئەمریکا براوەیە بەڵێ ئەمە حاصڵە ئەگەر 450 کیلۆکەی تەسلیم کرد ئێران ئەگەر نەتەنز و ئەوانەی داخست ئەو بەشێکی بڵێ ئەگەر وازی لە بالیستیکەکە هێنا کەمی کردەوە بۆ 1000 کیلۆمەتر یا کەمتر ئەگەر پرۆکسیەکانی واز لێ هێنا ئەگەر ئەمانەی کرد یعنی 15 خاڵەکەی قبول کرد ئێران ئەو 15 خاڵی کە جەناب دەڵێ هەرگیز قبوڵی ناکات بەڵام لە زمینەی واقع لەسەر زەمین ئێستا ئەمریکا لەم شەڕانەیە هەژمونی هەیە بەسەر ئێرانە براوەیە یان ئاسمانی کۆنتترۆل کردووە ئاسمانی کۆنتترۆل کردووە ڕاستە بە 1-2 خەڵەتی بەشێکی زۆری سیستەمی ئەسکەریەکەی تێکشکاندووە لە سەری سەرەوەی هەڕەمەکە سەرکردەکانی کوشتۆ تا خواری خوارەوە بەڵام کۆمەڵێک سەرکردەی تازە هاتوونەیان بەڵام ڕابەر کە بۆ ئێران ئیتر هەموو شتێک بوو ڕابەر بەڵام خەڵک چاوەڕێ کرد کە ئەو نەما وڵاتەکە لە یەک هەڵوەشە بەڵام هەڵنەوەشەیەکە بەڵام ڕاستە هەڵنەوەشەوە بەڵام لە دروست لە هاتنە سەرکاری ڕابەرینەوە خۆی نیشانداوە قسەیەکی کردووە خۆی نیشان نەداوە بەڵام شەڕەکەی بەسەردارە کردوەر لە جەناب تۆ دەست پێک لای کاک بێسون ئەم مەوزوعە دوو تێڕوانی جیاوازی هەیە بەنسبەت ئێرانیەکان و ئەمریکیەکانەوە یعنی بەنسبەت کوشتنی هەر سەربازێکی ئەمریکیەوە هەڵای لێسازە بێ لە ناوخۆی ئەمریکا پێیان وایە نابێ سەربازی ئەمریکی لەسەر خاکی ئێران و بە بەرژەوەندی وڵاتانی کەنداویان نەوت بکوژرێ و فشاری سیاسی لەسەر سیستەمی سیاسی و ترامپ و حزبەکەی دروزەکە والحاصل تێڕوانینیان بۆ مۆزوعەکە هەم ئینسانیە و هەم مۆزوعێکی مادیشە بە پێچەوانەوە لای ئێرانیەکان ئەوەی کە خۆشیان ئەڵێن ئەوەی مبالغەی تیاکەن ملیێنێک کەسمان حازرە بۆ بەرگریکردن لە خارج
والحاصل مليون کەس ئامادەن بە کوش بن والحاصل کوشتن لە لای ئێرانیەکان یان مردیان و خۆیان پێیان ئەڵەن شەهیدبوون لە ئامانجی خاک و وڵاتەکان بەڕاستی ینی شەهیدبوونی ملیۆنێک کەس لەسەر خارێک بەوەی کە لە عێراق ڕوویداوە پێشتر یعنی کە لە جەنگی ئێران عێراقی شەهیدی ملیۆنێک جۆرێکە لە نائینسانی بوون کوشتنی خەڵک لە پێناەوە بەبووینەوە بەو خۆ ئەمانە ئەم ئینسانانە لە پێناو ئامانج و ئارمانەکانی دەوڵەتێکایە کە ڕەنگە زۆربەی ئەم خەڵکە نا سەربازی بە زۆر قبول بێ و نا ئەم شەڕی قبول بێ بەڵام جیاوازیەکەەوە یەکە سەربازی ئەمریکی جۆرێک تر ڕایەنراوە جۆرێکی تر دێ بۆ شەنگ بە پێچەوانەوە لە وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست سەرباز هیچ هینێکی چانسێکی تری نییە جگە لەوێ بە شەڕکە ئەم قسێت تێگەم بەس من شتێکی کاپرسم سوپای ئێران توانای بەرگری و شەڕی هەیە ئێستا لە سەرزەوی چونکە ئازانی بۆ ئەڵێم ئەمە حدودی 4 هەفتەیە چی بنکەیان هەیە لێ ئەدرێت چی بنکەی سوپای پاسداران هەیە لە هەموو پارێزگاکان لێ ئەدرێ لە ڕۆژهەڵاتی کوردستان لێ ئەدرێ لە باشووری ئێران لێ ئەدرێ توانای ڕوبەڕووبوونەوەی زەمینیان ماوە یا ئێمە سیرکە ئێمە چییە بینین ئێمە ئەو ئێرانە بینین کە 8 ساڵ بەرامبەر عێراق لەسەر بستێ زەوی دەیان ڕۆژ دەیان هەفتە شەڕی کرد یان ئێرانێک کە بینین وەکو سوپای عێراق لە ساڵی 2023 کە ئەمریکیەکان داخڵ بوون بە 2 هەفتە 3 هەفتە داڕوخا کامیانە بینین هێشتا ئێرانیەکان لانی کەم لەسەر زەمین توانای ڕوبەڕووبوونەوەی مارێنزی ئەمریکیان هەیە بەو دلیلی کە تا ئێستا ماونەوە و لەگەڵ ئەوەشە ئەوەی کەوتم ئەو عقیدەی هەیەە پێیان وایە ئەوەی کە دەمێکە مەسەلەن چیرۆکێکیان هەیە ڕزگارکردنی قودس بە کەربەلایە تێپەڕە بێت لە عشەرقی و لا غەربی جمهوری ئیسلامی هەموو ئەم دروشمانە هەتا ئێستا لانی کەم لە ناو کەمینەیەکی کۆمەلگاکە سوپایە بێت دەوری هەیە بۆیە مەسەر یەکێ لەو خاڵانەی ئەمریکیان لێترسن لە خارج یا لە هەر شوێنێک کە مارێزدا بەزێنن ڕوبەڕی کوشتار و قوربانی زۆر بنەوە بۆیە جیازەکەوەی بۆ ئەمریکیەکان قوربانیدان زۆر قورسە و بۆ ئێرانیەکان بە پێچەوانەوە لەبەرەوە بەڵێ ئێرانیەکان ئێستا ئیمکانیوانەیە لەسەر خاک لانی کەم ئەگەر بۆ کوردمەودا بێ شەڕی ئەمریکەکان بکەن زای جیاوازیەکەی دقیقەن چێکە یعنی لە لوبنان ئەوەی دەناوە دێڵێ ڕێک دقیقە ئەگەر بەشێکی وەرەمەکە بێ بەڵام یعنی بەریەکەوتن و ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆی لەگەڵ ئیسرائیلێک هەیە کە زۆر بێبەزەیە لە کوشتنیان لە قەتڵ و عامی خەڵک لەو هەموو کوشتنی سەرکردەکانیان لە هەموو ئۆپەراسیۆنانەی ئەیکات ئەوە خاڵێک دووەم لە حیزب الله لە دەورانی نەوەتەکان و دۆزارەکانیش مەسەلەن کە ڕەفیق حەریری هات ئەوان پاشەکشیان کرد دوایەوە کە سەعدی حەریری هات سعودیەکان پشتیوانیان کرد ناچار بەجێ هێشت بەهۆی هەژمونی ئەوانەوە بەڵام لە عێراقا بە جۆرێکی ترە لە ئەسڵا یەکێک لە جیاتی ئیسرائیل کۆمار ئیسلامی ئێران دراوسێ ئەم گروپەیە یعنی ئەمە تەقویانەکە ئەمە بەهێزیانەکە و ئێستا کاک بێستون لێدانی ئەو سنوورانە لە دیالە و تکریتەوە تامووسڵ پەیوەندی هەیە بەچی بە پاراستنی ئەو خەتی هیلالی شیعەکەوان پاراستویانە چەند ساڵە ئەو خەتی هیلالی شیعە لەوە ها دەڕێژتە سووریا تێپەڕە بوو یەکێ لە ئامانجەک ئەوان لەو منتەقەیە زۆر بە قووەت خوان تەقوێ کردو بارەگا و هێزی زۆریان بڵاو کردەوە هەشتی شابی ئەو سنووری ئێرانیان بەستبەوە بە سووریاوە بۆیە قسەکەوەیە کە ئێستا لە جیاتی هاوسنوورێک کە ئیسرائیلە لە لوبنان بە پێچەوانەوە و لێرە بە پێچەوانەشەوە مەسەلەن لەوێ کارکتەر کارێزمای سەرەکی کە نەسرڵڵای کوژراوە لێرەوانیە لێرە بە پێچوانەوە هەندێک ئەوانی کە لە خوارەوە کوژراون ئێران ڕاستەوخۆ ڕۆژانە مانگانە هەموو چرکێک دەست یەگا بە شیعەکانی عێراق و هەشتی شعبی بەڵام زۆر بە قورسی بە تایبەتی ئێستا لە دوای قەتعکردنی هیلالی شیعی و لە دوای هاتنی ئەحمەد شەرع لە سووریا ئەو تەماسی نەماوە ئێران زۆر قورس دەبێ بۆ حیزب الله هاوکاریکردنی کۆماری ئیسلامی ئێران لەبەرەوە ڕەنگە بۆ حوسیەکانیش هەروایە بەڵام بە حکمی حوسیەکان جێگە و پێگە و موقعێتێکی گرنگیان هەیە کە تا ئێستا ناتونە شەڕەکەەوە وەگە شەڕەکە ئەم جەولەیە دوای ئەم گفتوگویانە گفتوگۆکان سەر نەگرێ زۆر بەتوندی دێننەوە و دەست بەسەر گەروی بابل مندە بە و ئەو شۆش باسمان کرد ڕەنگە مەترسی دروستکەن لەسەر ئەو کێبڵانەی کە بە ناو دەریای سوورە ئەڕوە بە تایبەتی کە باش داواکرێت لە 15 بۆ حەڤەی خەتی ئینتەرنێتی جیهانی بەم کێبڵانەیە تێپەڕەبێ و یەکێکە لە ئەم تۆزێ باسی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ حەزەکەم لەسەرەوەی ئەکسیۆس کاک بێسم وەکو ئەوەیە کە
ئەو ئەکسیۆس زۆر دەرکەوتەوە بۆ بەشێک لە سەرچاوی هەواڵی دنیاە یەکێکی لە ڕاستیە زانیاریە ینی بەشێکشی بزنسە و لەگەڵەوەشا گرنگترین ئامانجیشی سەبقی سەحەفیە و ئەو پێشینەی خەبەرەکان ئەو بڵاویەکاتەوە ئەبێ بە سەرچاوتەنانەت میدیاگرەکانی دنیاژ احتیمال لەسەر هەواڵەکان